لە قەزای سۆرانی کەمین هەڵمەتیکتان دژبا ڤایرۆسی کۆڕۆنا ئەنجامدرا و سەرەتا تەنها و کارمەندانە ڤاکسین وەردەگرن کە لە سەنتەری کۆڕۆنا کار دەکەن. لە کنگرێکی ڕۆژنامەوانیدا دکتۆر کاروان دەرگەڵەیی بەڕێوەبەری تەندروستی سۆران ڕایگەیاند لە قەزای سۆرانی کەمین هەڵمەتیکتان دژی ڤایرۆسی کۆڕۆنامان ئەنجامدا و سەرەتا تەنها و کارمەندانە ڤاکسین وەردەگرن کە لە سەنتەری کۆڕۆنا کار دەکەن. لە قەزای سۆران دەستکرا بە یەکەم هەڵمەتی کوتان دژی نەخۆشی کۆڕۆنا یاخود کۆڤید-19 کە توان بڵێم لە هەموو سنووری پارێزگای هەولێر سێ سنتەر هەیە، سنتەریشان لە ناو سنتەری پارێزگایە، سنتەریشان لە قەزای کوێ، سنتەریش لە قەزای سۆرانە کە تایبەتە بە کوتانی کارمەندانی تەندروستی وەکو پلان و بەرنامەی بۆ داڕێژراو لە سەرەتادا تەنها و کارمەندانێک کە لە سنتەرەکانی کۆڕۆنا کار دەکەن وەتە داوام دەکەن تەنها و کارمەندانە دەگرێتەوە. ئێمەش بە خۆشحاڵیەوە ئێستا لە سنووری قەزای سۆران دە و سنتەرێکەیە خزمەت بە توشبوانی کۆڕۆنا دەکەن، نزیکەی 40 کارمەند بە هەموو توێژەکانەوە بە کارمەندی تەندروستی بە کارمەندی ئیداریەکانەوە خزمەت دەکەن. ئەو جەمە بۆ 40 کارمەند هاتووە، ئینشاڵڵا دوای 21 ڕۆژیت کە بە هەمان شێوە ژەمی دوم لێدرێتن. پلانیش وایە ئینشاڵڵا لە ماوەی داهاتوودا لەگەڵ گەیشتنی وەزبەی دیکەی ڤاکسینەکە ئینشاڵڵا دەست بە کوتینی کارمەندانی تەندروستی بەگشتی و دواتر ئەو کەسانەی کە پێویستنەوەتەوە کەسە بەتەمەنەکان یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە و لە دوای ئەوانیش دەتوان بڵێم ئینشاڵڵا وای لێ دێتن کە هەموو توێژەکانی کۆمەلگا توانێ ئەوان هەبێتن کە خۆیان بکەن دژی ئەو نەخۆش. باردۆخی کۆڕۆنا تا ئێستا خۆ بە خۆشبەختانەوە هەرچەندە لەو چەند ڕۆژەی ڕابردوو ژمارەی توشمان لە سۆران بڵێن زیادی کردەوە، بەڵام تا ئێستاش خۆشبەختانە لە ئاستێکدا کە توان بڵێم تا ئێستا مەترسیدار نییە، بەڵام هیوادارین خەڵک زیاتر پابند بێتن بە بەستنی ماسک، چونکە تەنها ڕێکارە بە خۆ پارێزی وەکو چەند جاری باس کراوە.